بۆ قسەکردن لەسەر پرسی هەڵبژارن و کۆبنەوەی لایەنەکان کە ئێستاش لایەنەکان وا لە نێو کۆبنەوەدان هەردوو دەستگای هەڵبژارنی پارتی و یەکێتی و لایەنەکانی دیکەش لە سلێمانی وا لە کۆبنەوەدان وەکەوەی کە هاوکارم هاوژین جەمال زانیاری پێداین بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز نزار محمود ئەندامی جوواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە بەڕێزیان لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت گفتوگۆ دەکەین. کالیمزار سڵاوت لێبێت بزوتنەوەی گۆڕان پێشوازی دەکات لە هەڵبژاردن یاخود ئامادەیە کە بەشداری هەڵبژاردن بکات و یاخود هەڵبژاردن بکرێت لەم ساڵدا بێگومان؟ بەڵێ سڵاو لە جەنابیشتان و لە بینەراریشتان. لە ڕاستیە هەڵبژاردن بۆ هەر کۆمەلگایەک یان بۆ هەر سیستەمێک کە بیاوێ دەساودەست بە شێوەیەکی ئاشتیانە بکرێەوە بیاوێ نوێنەرەکانی خۆی دیاری بکات بۆ ئەوەی کاروباری وڵات بەڕێوە بەرن پێویستە هەڵبژاردن بکرێ. ینی هیچ حیزبێکی سیاسی لە کوردستان یان لە ئەوەی کە ئیمانی بە دیموکراتی هەیە لەگەڵ ئەوەیە هەڵبژاردن بکرێەوە هەڵبژاردنیش لە کاتی خۆیان بکرێ. بەڵام بەداخەوە ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان لە 92 تا ئێستا هەڵبژاردنەکان هەمویان هەڵبژاردننی پاک و بێگەرد نەبوون و جۆرێک لە زۆرە ملێ و چاوسورکردنەوە و تەزویر و بەو شێوانە ڕۆشتووە بۆیە ئەتوانم بڵێم ئێستا لە کوردستانە زۆر لە خەڵکو و لەلایەنەکانیش ناومێت بوون لە مەسەلەی هەڵبژاردن چونکە هەڵبژاردن بۆ ئەوەیە کە سیستەمەکە بە بەردەوامی نوێ بکرێتەوە سیستەمێکی دیموکراتی و دڵخوازی هەموو خەڵک بێ. بەڵام بەداخەوە لە جارەکانی پێشوایە لەم دوو هەڵبژاردننی پێشوای بینیمان لە هەڵبژاردن پێشودا کە گۆڕان ئەوەندە کورسی و دەنگی هێنا هیچ تێبینی هەبوو لەسەر پاچی و نێزیی هەڵبژاردنەکە؟ بەڵێ بەتەکید هەیبوو و ئێمە پێشمان وا بوو کە ئیمزای ئینەکە نەکەین نەتیجەکە نەکەین بەڵام دیار بوو بە ئێمە بە تەنها یان بە دوو لایەن بە تەنها نەکرا یەکێتی و پارتی زۆرینیان هەبوو لە ناو کۆمیسیۆنا بۆیە ئەوان ئیمزایان کرد یعنی خۆ تۆ نشیکە شتەکە تێپەڕێ ئێمە نەیشمان کرد لە حەقەتە تێپەڕی. بەڵام ئێمە گەر خۆمان وەکو میلەتی کورد لەم هەرێمەی خۆمانە پێویستمان بەوە هەبوو سیستەمێکمان هەوە سیستەمەکەمان لە ناوچەکە خەڵک چاوی لێ بکردا. بەڵام بەداخەوە سیستەمەکەی ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ پاشەکشەیەکە یعنی ئەگەر ئێمە سەیری 92 بکەین 92 کە حکوومەتمان نەبوو بەرەی کوردستانی بەڕێوەیە حاڵەتێکی زۆر پشێوی بوو تازە بوو ئەتوانم بڵێم ئینتخاباتی 92 باشتر بوو لە ئەم ئینتخاباتانی ئەم دوایانە کرا چونکە ئەم دوایانە بۆ خۆتان نەزان خەڵک باسی هاکردنی نیزامەکەیە کرد و دوایەوە ئەم پرۆسەیە بە چاودێری کۆمەلگەی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتووەکان ینی زۆربەی وڵاتانی دنیا بەڕێوە چوو پاشانی ژیانی ئەما وەکو پاچی و نێزیەک لە هەڵبژاردن پیرۆزبایی لە میلەتی کورد کرا لەوەی کە هەڵبژاردنەکە بەڕێوە چووە. ئێستا دێمەوە سەر مەبەستی پرسیارەکە ینی باشە ئەوە بڵێم ینی لەم هەڵبژاردن کە بڕیارە ئەم ساڵ بکرێت بزوتنەوەی گۆڕان تا چەند لەگەڵیەتی و پشتیوانی لەوە دەکات کە هەڵبژاردن بکرێت لەم ساڵدا؟ ئێمە خۆمان حیزبێکی لە ڕاستیا بۆ هەڵبژاردن دروست بووین ینی حیزبێکی ئیمانمان وایە لە ڕێی سنووڕەکانی دەنگدانە بگەیتە دەسەڵات و بتوانی خزمەتی خەڵکەی. ئێمە خۆمان خاوەنی میلیشای چەکداری نەخاوەنی هێزی نەخاوەنی عیلاقاتی نێودەوڵەتی وڵاتانی دراوسێن کە پاڵپشتی و پشتیوانیمان لێ بکەن. بۆیە ئێمە حیزبێکی نەتوانم بڵێم تاکە بە شێوەیەکی مەدەنیانە بەبێ چەک بەبێ هاوکاریکردنی وڵاتان دروست بوون بۆ ئەوەی کە شێوازێکی مەدەنیانە لە خەباتوانە دەست پێ بکەین و سەرمەشقی ئەو خەباتیش بین فعلەن واش بوو ئێمە واشمان کرد. بەڵام بەداخەوە ینی بە ئەو جۆرە لە خەباتکردن لە کوردستانە جێگای ڕێز و ڕێزێگیران نەبوو بۆیە ئێمە پێمان باشە بە بەردەوامی هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێ. ئێمە بۆ ئاگاداری جەنابیش و بینەرانیش ئێمە ساڵی پێش ئەوەی کە وادەی حکوومەت و پەرلەمان بەسەر ئێمە پرۆژەمان هەبوو فراکسیۆنەکە ئێمە پرۆژەی هەبوو بۆ ئەوەی کە هەمواری یاسای هەڵبژاردن کرێ. بەڵام بەداخەوە دواخراوە بۆ ئێستا چونکە من پێم وایەوە گۆڕانیش پێی وایە ئەگەر بیانەوە حکوومەت هەڵبژاردن نەکەن یەکێتی و پارتی بیانەوە هەڵبژاردن نەکەن ماوەی حکوومەتەکە درێژەکەن و ماوەی پەرلەمانەکە درێژەکەن یان لەو کاتانە کە تۆ پرۆژە یاسا ئەخێتە بەردەستیان ئەوان
کاری لەسەر ناکەن ئەوە خۆی کە بزوتنەوەی گۆڕان کردی بەڵام کە کاتێک ئێمە ئەکەوینە حاڵەتێکە کە چەند مانگی بمێنێ بۆ کۆتایی ساڵ ئەوانە پەلە پروزەیەکەین بۆ ئەوەی بتوانین شتێ بکەین هەرچۆنێ انتخاباتێکی بێسەروبەر وەکوانی پێشوو بەڕێوە. باشە کاک نزار دەمەوێت بۆ چوونی گۆڕان لەسەر کورسی کۆتا و پێکاتەکان بزانم گۆڕان لەم بارەیەوە چ ڕاو بۆ چوونێکی ئەوە سیستەمی هەڵبژاردنیش دەیەوێت چۆن بێت؟ ئێمە لە ڕاستیە وەکو ئێمە پرۆژەیەکمان هەبوو ینی وەکو فراکسیۆن ئێمە پرۆژەی هەبوو بۆ ئەوەی کە هەمواری یاسای هەڵبژاردن کرێەوە لەسەر کۆتاکانی ژەمە قسەی خۆمان هەبوو یان پێمان وایە کۆتاکانە بێن نوێنەری خۆیان بن نابێن نوێنەری حیزبەکان بن من پێم وایە یاسەیەکێتی و پارتی شەڕ لەسەر کۆتاکان بۆ ئەوە ناکەن کە هیچ کامیان داوای مافەکانی کۆتاکان بکەن یان مافی ئەو کەمینانە بکەن کە لە کوردستانە هەیە وەکو ئەوەی کە شەڕ لەسەرەوەکەن کامیان لە هەر شوێنێک ئەو دەسەڵاتی هەیە لەوێ ئەو کۆتانە بۆ ئەو بێ کورسەکانی و لەو کورسەکانی بۆ ئەوی تریان بێیانی ئێمە پێمان وایە ئەو هەڵەیە ڕاستیەکەی لەوایە کە کۆتاکان نوێنەری خۆیانە بێ با تورکمان نوێنەی ڕاستەقینی ئەحزابی تورکمانی خەڵکی تورکمانی بێ نەگەوەی کە نوێنەری پارتی بێ یان یەکێتی بێ بۆ مەسیحیەکان نوێنەری خۆیان بن نەگەوەی کە یەکێتی و پارتی خەڵکیان بۆ دانێنەوە دنیان پێبنەوە نکتەیەکی هەروەکو نکتێکی لاتوە لە ناو هێزێکی ئاسکەریات نوێنەرێکی تورکمان نازانم چەنەها دەنگی زۆروانە بێنێ کە بەشەتێ یەک سەربازی تورکمانیش لەو ناو ئەو لیوانە بێ بەڵام هەموو دەنگکەی بۆ تورکمانی بێ کەواتە ئەمە کێشەکە لەوایە نوێنەرەکان نوێنەری ڕاستەقینەی پێگاتەکان ئێمە پێمان وایە میکانیزمێدا بنرێ بۆ ئەوەی کە ئەو نوێنەرانە ببنە نوێنەی ڕاستەقینەی پێگاتەکانی خۆیان بتوانن داکۆکی لە مافەکانی خۆیان کە نەک ببنە داکۆکاری یەکێتی پارتی گۆڕان هیچ لایەنێکی تر ئێمە پێمان باشە جۆرێک لە سربەخۆی خۆیانیان هەبێ. بەڵێ بەڕێز نزار مەحموود ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی ماندوو نەبی کاک نزار.